لەسەر دووشتی زۆر گەورە و گنگ جێ هەڵڕاوی گوێ بە هیچ کەسێک مەدە و قسە لە هیچ کەسێکەوە وەرمەگرە و هیچ کەسێکیش مەکەرە پێشەوای خۆت هیچ کەسێک مەکەرە پێشەوای خۆت کە تۆ تەقلیدی ئەو کەی لە هەموو شتێکدا چونکە ئینسان مرۆڤ تووشی هەڵە و تاوانە بێ ئینسان تووشی هەڵە و تاوانە بێ کە تۆ کەسێکت کردە پێشەوای خۆت کەسێکت کردە قودوەی خۆت جا مامۆسایەکی ئاینی بێت جا عالیمێک بێت جا هەر کەسێک بێت لەم ئومەتە لە دوای پێغەمبەری خواوە عەلەیهی السەڵات وەسسەلام بێگومان لەوەی کە پێی ئەخلیسکێ هەندێک کات و تووشی هەڵا بێ ئەگەر تۆ ئەو بۆت قودوە بێ و ئەو پێشەوات بێ و بەس سەیری ئەو بکەیت بێگومان لەوەی کە تووشی گومڕاییە بی تووشی سەرلێشێواویە بی بۆیە بە قودوەی تۆ قورآن و سنت بێ پێغەمبەری خوا بێ عەلەیهی السەڵات وەسسەلام بەڵام بە فەهمی سەلەفی ئەم ئومەتە پێشەوایانی ئەم ئومەتە هەر کاتێ وات کرد ئەو کاتە تۆ لەسەر ڕێگە ڕوونەکە ڕۆشتوویت و بە ئیذنی پەروەردگار ئەو ڕێگەیە کە دگەێنێت بە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام ئەو ڕێگەیە کە دگەێنێت بە پەروەردگار و ڕەزابوونی پەروەردگار جەلە جەلالوه ئەمما زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ هەڵەسیە و دائەنیشێت باسی ئەوەیە کە مەلا گومڕای کردوین ماوەستا فڵان کەس گومڕای کردوین ئەمیان واڵێ ئەویان واڵێ لە فەیسبوکدا چەندین قسە ئەهێنێ و باسیەکە وەڵێ واڵێ برا خۆشەویستەکەم نە فەیسبوک بۆ تۆ قودوەیە نە مامۆستا فڵان کەس بۆ تۆ قودوەیە نە هیچ مەلایەک بۆ تۆ قودوەیە هەر قەولێکت لە هەر کەسێکەوە بیست هەر قەولێکت لە هەر کەسێکەوە بیست لە قورئان لە حەدیث لە ئەقوالی سەلەف بڕۆ بە شوێنی دابگەڕێ ئەگەر قورئان و حەدیث بوو بڕۆ بزانە وەصفی پێشەوایانی ئەم ئومەتە بۆی چییە تەفسیری پێشەوایانی ئەم ئومەتە بۆ قورئان و حەدیثەکە چییە بە پێی توانا بگەڕێ ئەگەر خۆت توانات نییە و عیلمێتت نییە بڕۆ لە مامۆسایەکی جێی معتەبەر کە ئیش بە قورئان و سنت کە بپرسە مامۆستا ئەوم بیستووە ئەرێ ڕاستە یان نا خۆی نەیزانی با مامۆستاکە بگەڕێ چونکە برا عزیزەکانم چەندین تاویلاتەیە کە برا ئاەتت بۆ هێنێ قورئانت بۆ هێنێ خۆی بە شێوازێکی تر تاویلەکە قورئانت بۆ هێنێ لەسەر تەفرەقە خۆی تەفرەقەیەکە حیزبایەتیەکە جا بە عەلمانی و ئیسلامیەوە حیزبایەتیەکە و ئاەتیشت بۆ هێنێ تۆی کاتە بەڵگە لەسەرت ئاەتت بۆ هێنێ لەسەر هاوارکردنە قەبر هەر ئاەتەکە خۆی حوجەیە لەسەری بەڵام تۆ نازانی لێی تێ ناگەی بۆ تێنێوە کات کوردی وەکو زۆر جار بیستومانە لە مامۆستاوە کە وتوێتی فڵان کەس تەلاقیەکەوێ چۆن تەلاقیەکەوێ نییە پەروەردگار ئەڵێ قول هو الله واحد قل هو الله واحد پەیوەندی بە تەلاقەوە چییە چونکە تۆ نازانی یا ئەو کەسی کە لە بەرامبەریایەتی نازانێ یەکسەر تەسلیمە بێ ئەڵێ قورئانی بۆ هێناومەتەوە یاخود ئەگەر حەدیثت بۆ هێنرایەوە برا خۆشەویستەکەم بڕۆ بزانە حەدیثەکە ضعیفە مەوضوعە منکەڕە بڕۆ بزانە حەدیثەکە حەسەنە صەحیحە وەرئەگیرێ یاخود نا ئەگەر وەرگیرە ئەوە سەمیعنا وەئەطەعنا ئەگەر وەرنەگیراوە ڕەتی بکەرەوە